ببوورە نەرمین خان بەڵام پرسیارێکم لا دروست بۆ گەر ئاسایی بێت باشە چۆن سامانی کورتیان هەڵنەگرت لە لای خوارویانەوە بێت لەو عایلە گەورەی و لەو عشیرەتە گەورەیە چۆنا بە ئاسانی وەرتگرتەوە بە حکمی ئەوەی من لە بەدەرخین درابووم کوڕەکانی و برای کۆبوونەوە گوتیان دەبی ئەو منداڵی لەگەرە خۆی بات نامانەوەی هیچ میراتگرێک لەو ژنە لۆمان ببینێتەوە ئەوە ببردم باشە نەرمین خان داوای لێبوردنەکەم بەڵام کە دووبارە ژیانی هاوسەرگیریت پێگەێنایەوە ئەم جارە ژیانت چۆن بوو باشتر بوویت چت لۆ باس بکەم لە ئازارێکەوە بەرەو ئازارە چیتکە کوڕەکەم ببوو لە ئیبراهیم ناوی شوان بوو بەس هیچ کات کوڕی منی بە کوڕی خۆدانانە سامان دایمە فەرق و جیاوازیە کرد پێم دەگۆتەوە جەرجی تووە فەرقی چییە ئەوەش کوڕی تووە ئەگەرە تۆ منت بدەبی ئەویشت بێتە هیچ فایدێ نەبوو ڕۆژێکیان سامان لە قوتابخانە دەهاتەوە سەری خز بۆ سەری سامانی ئەی ئافرین کوڕی من تۆ لە بیکاری زۆر زەعیف بووی بەزێستا زۆر باش بووی لەبەرەوەی کە دەرەجەیەکی باشت هێناوە یەک پەتاتۆڕوونی زۆر باشم بۆ کردی سەرکەوتوبی ئەدی شوانی برات شوانی برام گوتمەرەوە وتی بڕۆ دەنا بە باوکم لەڵێن لەکوێ بەجێت هێشتووە وتی یاری دەکرد لەگەڵ چێ لەگەڵ برادەرەکانی خۆی کوڕم باشە باش تۆ بڕۆ ژوورەوە شوان کوڕم وا بێتاقەتی ئەوڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساقیت بوو ئێ کوڕم شەوێ چەندم پێوتی بخوێنە آخر دایکە بابم شەوەی ئەمنی بردە ماری مامە مڕادی ئەی کوڕم تۆ دەتزانی ئیمتحان تێ دەتزانی دەرس تێ نەچوو بای آخر لەگەر بابم گوت بابم ئەمنی برد لەگەر کوڕی مام مڕادی گەمەم دەکرد دوای شەوەی هاتمەوە نووسم ئێ کوڕم خەم لێکات جارێکی دیکە کە زانیت ئیمتحانت هەیە مەچوو بۆ هیچ ماڵێک باشە بەڵێ دەبڕۆ ژوورە دێ لەژنێ تولۆوە دەکەی ئەمن بە حەسەتم ڕۆژێک بێمەوە ئەو دەرکەی حەوشەیە قەپاتبی دایم لەسەر پشتەیە پیاوەکە منداڵەکان هاتنەوە کردوانێتەوە بابا ئەمن حەز ناکەم دەرکەم لەسەر پشتێبی حەز دەکەم دەرکەی من خەپاتبی معدل قەپاتە بەس منداڵەکان لە مەکتەب کە هاتنەوە کرابەوە ئەمن حەزم لێیە بەردەوام دەرکەم قەپاتبی حەز ناکەم کراوەبی بابەجان بەخێرەوە برێ کوڕم چییە بابە دە لە سەدە بێناوە های ترحێو وەم زانی داخۆ پارەت پێیاکی دێ دەبڕە کوڕم تو بۆ وا لەو کوڕە دەکەی جواب دەم کوڕەکەم ئەمن مەکتەبم نایە ئەمن نامێ لە دوا ڕۆژ ببیە هیچ ئەم دەمەیە پارەم لۆ پێیاکەی تێدەگەی بابا حەزم لە مەکتەبێ بابا گۆرە مەکتەبی چه حالی چه دەمەیە پارەی پێیاکەی تەواو نا بابا من حەزم لە مەکتەبەیە گۆرە دەبڕە مەکتەب تێیگەینە شوان ئۆ شوان زۆرە پڕی خۆم مەرە ئۆ خەش ئەوە کێکە شمرۆ هینای لەگە مەکتەبێکوی باشی ئەوڕۆ لە ئیمتیحانی بیرکاری ساقیت بوون نەباوە قەت جۆمە دێ کوڕم ئەو ئیمتحانە نا ئیمتحانە چیکە ئەمن دەزانمە تو زیرەکی ئاخیری وەزیفەکی زۆر جوانیشی دەبی شارەکی جوانیشی دەبی بڕۆ ئەو کێکەش بۆ خۆت خۆ دەی بابچینە شۆری بڕی گەورەم